ئێستا زۆر بە کورتی و بە کوردی ئەو مۆلیدەیە هات حەزەکەم باسی ژمارەی مۆلیدەکانتان بۆ کەم لە عێراقدا. تکایە بیکوژێنەوە با هەنێک زاناییتان پێ بدەم لەسەر ئەم مۆلیدەیە بە خۆی و دەنگە ناسازەکەیەوە بە شکڵە ناشرینەکەیەوە بە ئەو دوو کەڵە پیسەوەی کە هەیەی ژینگەیەکی زۆر زۆر لە عێراقدا ئەسووتێن. ژمای دانیشتوانی عێراق ئەگەر 40 ملیۆن کەس بێ، ئێمە لە عێراقدا بە ژێری داتەکانی پەیمانگای وزە 4 ملیۆن لەم مۆلیدەیە لە عێراقدا هەیە. یعنی ئێستا ژمارەکە دوای ئەوە دێت بۆمان دەرەکەوێت کە لە عێراقدا لە هەر نۆم کەسێک مۆلیدەیەکیان بەرەکەوێت داتاکان بابێت. 4 ملیۆن مۆلیدە ژمارەیەکی زۆر زۆرە بۆ 40 ملیۆن کەس، 9 کەس 10 کەس ینی مۆلیدەیەکیان بەرەکەوێت. ئەمە ئێمایە بۆچی؟ ئێمایە بۆی کە بزنسێکی زۆر هەیە لە هاوردەکردنی ئەم مۆلیدانە. ئەم هەموو مۆلیدەیە ینی ئەگەر یەکی بە $10,000 $20,000 $30,000 بێت 4 ملیۆن مۆلیدە لەوە بزانە کارەبای لایەک لە وڵاتانی دراوسەی عێراقیش دابینەکە. بەڵام سەرباری ئەوەش هێشتا بەم جۆرە کارەبایەوە بە مۆلیدانەوە بە کارەبایی نیشتیمانیەوە وە خەڵک خۆشی زۆربەی کار لە ماڵەوە مۆلیدەی لەمە بچووکتریشیان هەیە. دەبینن هەندێک خواپێداو هەن هزار و ناباتێ لە بەردە ماڵەکانە مۆلیدەیەکی بچووکیان داناوە لەمە بچووکترە، یان کەسەکە مۆلیدەیەکی زۆر بچووکتری هەیە 12 ئەمپێر دەدات. ئەمە هەمووی ئەواتە چەند جۆر کارەبا هەیە لە عێراقدا. یەکێکیان لەم جۆرە بزنسەیە کە ژینگەیەکی زۆر بە فیڕۆ دەدەن ڕۆژانە لە میانەی 8 کاژێر کارکردنی ئەم مۆلیدە. ئێستا داتاکە دەیبینن کە بڕێکی زۆر لە ژینگە پیس دەکات و بە فیڕۆی دەدات بە جۆرێک کە با داتاکە بێت کایە بۆی پێتانی بڵێم کە لە میانەی کارکردنی 8 کاژێر کارکردن بزانین ئەم مۆلیدەیە چەند کاربۆن فڕێ دەدات. 600 کیلۆ گازی دوان ئۆکسیدی کاربۆن تەنیا یەک مۆلیدە لەمانە. جا لەو 4 ملیۆن مۆلیدە خۆ ئەگەر 2 ملیۆن مۆلیدە ئیشکە 2 ملیۆن 600 کیلۆ کاربۆنی بزانە چەنە کات فڕێدرێتە بەرگەهەوە بزانە ژینگە دۆخی چۆنە. ئەو هەموو ژاوە کە پێوتێ با بڵێن پیسبوونی دەنگ ژاوەژاو پیسبوونی ژاوەژاوی پێڵن تەلەوسی زەوزای پێڵن کە یەکێکی دیکێ لە خراپترین جۆرەکانی پیسبوونی ژینگە. ئەوەش دوو کەڵەکەی هەیە لەمە ڕابردووە باسمان کردو بەشێکی زۆر لە مۆلیدانە ڕۆنی پیس لەگەڵ نەوتی سپی تێکەڵ دەکەن لە جاتی گازوایی بەکاری دێن ئەوەنەی دیکە ژینگە پیس دەکات. دوایش دیمەنەکانیان ئێژگار زۆر ناشرینە. دیمەنەکانیمان بینی لەم مۆلیدەیەوە چۆن بەواری زۆر ناشرین کە هیچ مەرجێکی سەلامەتی تێدا نییە. ڕۆژانە لێرە و لەوێ ڕووداوی کەوتنەوەی ئاگرەکەوێتەوە بۆی شۆرتی کارەباوە. کارەبا ئاوە چۆنە بێ بەو هەموو شێوازە خراپە کە بە گەرما و سەرما ئەسوێ ئەسووتێ بۆیە شۆرت دەکات و کێشەی زۆر گەورە دروست دەکات.